عفو كريم. اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا. اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا. ربنا لا تزغ قلوبنا بعد إذ هديتنا يا رب يا الله، وهب لنا من لدنك رحمة إنك أنت الوهاب. ربنا تقبل منا إنك أنت السميع العليم، وتب علينا إنك أنت التواب الرحيم. ربنا إنك جامع الناس ليوم لا ريب فيه إن الله لا يخلف الميعاد. ربنا آتنا في الدنيا حسنة الله وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. الذين يقولون ربنا آمنا الذين يقولون ربنا إننا آمنا فاغفر لنا ذنوبنا يا الله يا الله، فاغفر لنا ذنوبنا وقنا عذاب النار. ربنا يا الله ربنا أفرغ علينا صبرا. ربنا أفرغ علينا صبرا وثبت أقدامنا وانصرنا على القوم الكافرين. ربنا آمنا بما أنزلت واتبعنا الرسول واتبعنا الرسول فاكتبنا مع الشاهدين. اللهم إنك عفو. اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا. بلغنا ليلة القدر يا الله، لا تحرمنا من ليلة القدر يا وهاب.
وما كان قولهم إلا أن قالوا يا الله يا الله ربنا اغفر لنا ذنوبنا وإسرافنا في أمرنا وثبت أقدامنا وانصرنا على القوم الكافرين. يا الله اللهم آمين يا رب العالمين. تقبل منا يا أكرم الأكرمين. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وصحبه ومن والاه. بینەران و خۆشەویستانی کەناڵی ئاسمانی پەیام، ئەو کەسانەی ئێستا دانیشتون و دەست بە نزا دوعا ئەکەن، داواکانن لە خوای پەروەردگار شەوی لەیلەتول قەدرتان بەنەسیب بکە. لێرەوە دەپاڕێمەوە لە بارەگای میهرەبانی خۆی، دەڵێم خوایە گیان لێمان خۆش بی، ڕۆژ و نوێژ و تاعات و عیبادەتی مانگی پیرۆزی ڕەمەزانمان لێوەربگری، بەدەستی خاڵی نەمانگێڕیتەوە یا ئەڵڵا. داواکارم لە خوای پەروەردگار هەر کەسێک بینەری ئەم بەرنامەیە و ئێستا بینەری کەناڵی ئاسمانی پەیامە، دەردێکی هەیە، نەخۆشیەکی هەیە، دەردەدارە، بەدەست گرفتێکەوە دەناڵێنێ، ئینشاءڵڵا خوای گەورە ڕەحمی پێ ئەکا و دوعای قبول ئەبێ و مستەجاب ئەبێ و بەدەستی خاڵی خوای گەورە نایگێڕێتەوە. خوایە گیانم دانیشتنەشمان بۆ بکەی بە توێشوێک بۆ قیامەتمان ئینشاءڵڵا. سەلام و ڕەحمەتی خواتان لێبێ ئازیزان و خۆشەویستانم، بینەرانی زۆر بەڕێز و خۆشەویست. ئەم شەو بۆ زیندووکردنەوەی شەوی قەدری پیرۆز، بۆ بەرزڕاگرتنی ئەم شەوە مبارەکە لەگەڵ براو هاوڕێ و زۆر خۆشەویستم مامۆستا بیلال کەیوانی ئەم شەو لە خزمەتیەوەی ئازیز و خۆشەویستین، بۆ ئەوەی دڵی بینەران ئاو بدەین بە نووری ئیمان و ئاەتەکانی قورئان و ئەو مناجاتانەی کە پێویستن لەم شەوانەیە ئینسان دەرسی لێ وەربگرێ و دەست بەرزکاتەوە لە بارەگای خوای پەروەردگار بۆ ئەوەی جوانترین پەرستش و عوبودیەت لەم شەوەدا ئەنجام بدا. دەچمە لای مامۆستا بیلال بەخێرێ هێنم بۆ نێو سەودەی کەناڵی ئاسمانی پەیام و یاخوا بەخێر بێ مامۆستا بیلال. خوای گەورە تاعات و عیبادەتت قبول بکە ئینشاءڵڵا. سپاس بۆ قبولکردنی بانگهێشتنامەکەمان، بۆ هاتن بۆ بەرنامەکەمان، گەورەی دنوان بەڕاستی. ئەگەر پەیامێکت هەبێ حەزەکەم پێشکەشی بینەرانی بەڕێزی بکەی. حەزەکەم بە غەزەلێ دەست پێ بکەم کە فەرمێ ئەی ساقی خومخانەی سەرمەد مەدەدێکە، ئەی ساقی خومخانەی سەرمەد مەدەدێکە، ئەی بەحری کەرەم ڕەحمەتی بێ حەد مەدەدێکە، ئەی وەسفی جەماڵت بۆ هەموو دەردێ دەوایە، ئەی وەسفی جەماڵت بۆ هەموو دەردێ دەوایە، ئەی قادری فەرزانەی ئەمجەد مەدەدێکە. سڵاو ڕەحمەتی خوای پەروەردگار بڕژێ بەسەر گژلایەکمانە. ومێ دەخوازم خوای پەروەردگار لەم شەوە پیرۆز و مبارەکەیە تاعەت و عیبادەتی و پەرستشی هەموو لایەک، شەو بێداری هەمومان، ئاگایی هەمومان بەم شەوە پیرۆزە بکاتەمایەی سکوونەتی ڕۆحی و زیاتر نزیکبوونەوەمان لە مەعشوقی ئەزەلی و نگاری ئەبەدی حەزرەتی حەق. هەرەوەی کە بەڕاستی زۆرێک لە عورەفایان ئەم شەوەیان زۆر بە هەند وەرگرتووە و حەقیقەت شەوەیەکە کە تایە ئینسان هەست بۆ قەدرە گەورەیە کاکە خوا لێنێ. ئەم شەوە خۆی بۆ خۆی سەلامە، سەلامی خوا لە هەموو لایەک بێ. ئەو سەلامەی کە تایە ئینسان هەست بە ئارامشێکی گەورەی ڕۆحیەکە. زۆر جار لەبارەی لەیلەتول قەدرەوە بیستومانە وتراوە و زۆریش بەرگوێمان کەوتووە، بەڵام من پێم خۆشە بە کورتی ئاماژەیە بکەم بە گەورەی ئەم شەوە پیرۆزەکە جیاوازی ئەم شەوە پیرۆزە لەگەڵ شەوانی تراچیە.
مەولانا فەرمێ بەعام باسی شەوەکە فەرمێ شەو درێژە بۆ ڕازگوتن بەنووسن کورتی مەکەرەوە. من پێم خۆش بوو لێرە جیاوازیەک لە نێوان وشەی لەیل و لەیلەیە بکەم کە خوا لە قورئانە لە چەندین جێگەیە کاتێک کە باسی لەیل ئەکا بە مزەکەر هێناوێتی بەڵام کاتێک کە دێت باسی شەوی قەدری پیرۆزەکە بە مؤەنەس هێناوێتی. جیاوازی نێوان لەیل و لەیلە چییە؟ لەیل ئەگەر دیقەت بین مزەکەرە و لەیلەش مؤەنەس واتە ئیتر لێرەوە داستانی پڕ لە ماجرای ئەم شەوە پیرۆزە لە سوورەتی قەدرەوە ئیتر دەست پێیەکە. خوای گەورە لە چەندین جێگەیە مەسەلەن باسی لەیلی کردووە باسی شەوی کردووە بەڵام بە لەیل هێناوێتی بەڵام وەختێک کە دێتە سەر باسکردنی شەوی پیرۆزی قەدر ئەفەرمێ لەیلەة القەدر. من ناچمە سەر بابەتی ڕێزمانی و قەواعیدی و نەحوی و وەکوڵێ لایەنی بەلاغی ئەو بابەتە بەڵام دڵنیام لەوەی کە سڕێک ڕازێک لەم سوورەتە پیرۆزایە هەیە و ئێمە ئەبێ وەکو سالیکانی ئەم ڕێگەیە وەکو شوێن کەوتوانی حەقیقەتی ئەزەلی و ئەبەدی بەدوایە بڕۆین و بێنینە دەنگ. خوا لە قورئانە ئەفەرمێ واللەیلی ئیذا یەغشا سوێند بە شەوێک کەدا پۆشەر و پۆشندەیە کەواتە لەیل لێرەوە بۆمان دەرەکەوێ واتە ئەگەر بە مزەکەریەکەی سەیری کەین واتە پەنهان و پۆشین و داپۆشین شاردنەوە وەکو مەحویە فەرمێ ئاشکارە سەتری ئەحواڵی گوناهکارانە شەو. یەکێک لە معناکانی ئەوەیە کە ئێمە ئیتر لە نێو شەوە ئەڕووینە ناو داپۆشینی تەواوی ئەو گوناه و تاوانانەی لە ڕۆژا کردومانن بۆیە مانای بە مزەکەری بە معنای ئەوە دێ بەڵام لەیلە بە مؤەنەسی مانای بە دەرکەوتن و نمایان بوون و ئاشکرابوونی نور. لەیل واتە ڕۆشتن بەرەو خەو و سکوونەت و ئارامی بەڵام لەیلە واتە ڕۆشتن بەرەو بێداری و بە ئاگا هاتنەوە و زیندوو ڕاگرتن و زیندووکردنەوەی ئەو شەوە. گومانی تیانیە کە ڕازێک لەم ئاەتە پیرۆزا هەیە کە خوای پەروەردگار ئەیەوێ پێمان بڵێ لەشکرێک لە مەلائیکەت و ڕوح دێن بۆ ئەوەی لەسەر نیشتیمانی دڵی تۆ نواتە نیشتیمانی دڵی تۆ ئەوەندە فراوان ببێ بۆ ئەوەی کە ببێتە جێ مەهبەتی نیشتنەوەی ڕوح و مەلائیکەت لەو شەوە پیرۆزەیە. پێمان ئەڵێ ئەفەرمێ خۆتان خاڵیکەنەوە بۆ ئەوەی کە ببیتە جێ جیلوەگای حەزرەتی حەق. شەوی قەدر یعنی ئەوە یعنی سکوونەت و ئارامی یعنی ئەوەی کە تۆ ئیتر ئەم شەو جیاواز لە شەوەکانی تر خواست و تەڵەبیات و هیوا و ئاواتەکانە لەم شەوە ڕیز نەکەی بە دوای یەکا و نەیان نووسیتەوە. عارفان ئەفەرمون لە شەوی لەیلەة القەدرە تۆ ئارام و کپ و خامۆش و بێدەنگ بە تا بزانە خوا چی لە تۆ ئەوێ نەک تۆ لە چیت لە خوا ئەوێ. ئەفەرمێ خواستەکانت ڕیز مەکە یەک بە دوای یەکا بزانە خواستەکانی حەق چییە. ئەمە مهمە بۆ ئەوەی کە تۆ لە دڵتا ئیتر هەست بکەی بەوەی کە لەم شەوە پیرۆزە تۆ هێندە قەدر پیا ئەەکەی هێندە فراوان ئەبی ڕێک ئەبیتە جێ جیلوەگای حەزرەتی حەق لەو شەوە. ئەفەرمێ تۆ واز بێنە خواستەکانت مەڵێ و دەستکاری هیچ شتێک مەکە با خوا خۆی دەستکاری تۆ بکە. خوا دێتە خوارە و خوا نزیکە هەمیشە نزیک ئەبێتەوە لێت بەڵام فایچی کە ئێمە دووری. ئەم شەوە پێت ئەڵێ کە حوزور پەیاکە شکر تۆ لە فکرم ناچی ئەگەر چی من لە فکرت چوو لە من غایب نەبی بەسمە با من بم لە تۆ غایب مەحویە فەرمێ. ئەم شەوە شەوی حزورە شەوێک کە تایە ئیتر ڕۆح ئەبێ بە معنای کەلیمە بگاتە مەقامی ئیحسان ئەو مەقامەی کە تایە کە ئیتر پێغەمبەر صلی الله عليه وسلم لە وەڵامی حەزرەتی جوبرەئیل ئەفەرمێ الإحسان أن تعبد الله كأنك تراه فإن لم تكن تراه فإنه يراك. لم حالتا أبي إيمان دار بقات آستي
بگاتە ئاستێک کە ئیتر حەزرەتی حەق خۆی لەوێ بێ. سبحان الله. ئەم سەهۆڵبەندانی بیرە بشکێنە تا بزانی ڕەمکێشی گشت مەلانی و لە تەشقی ئاسمانی. مرۆڤ دەگاتە شوێنێ مەگەر خوددا لەوێ بێ سیر کە چ پایە بەرزی هەر هێندەیە خوددانی. الله ئەکبەر. ئەمە مەقامی ئیحسانە. ئەمە ئەو مەقامەیە کە تایە ئیتر ئینسان هەست بە وجود و بەو قەدرە گەورەیەکە لە ناو ناخی خۆیان قەدر پەیاکەی خوا دێتە نزیک و کەنارێ. بۆ دەرەک بە مەناتی هێندە صاحب سڕە معراج و شەوی قەدر و بەرات خاسەجاتی ئەون و ممتازە بەم ئەسرارانەشە. نیشتیمانی دڵتان پاک بکەنەوە بۆ ئەوەی کە لەم شەوە پیرۆزەیە خوا هۆشیاری بە دڵە ببەخشێ، ئاگایی بە ڕۆحێ ببەخشێ، بینین بە چاوە ببەخشێ. ئاخر ئیتر ئینسان ئەگاتە جێگەیەک کاک مەحموود خوای گەورە چاوەکانی ئەگۆڕێ بە چاوێک جیاواز لەم چاوەی کە ئێستا ئێمە پێی ئەبین لە قەدرە. الله الله. گوێیەکانی ئەبن بە گوێیەکی تر کە جیاواز لەم گوێیی کە ئێستا ئێمە کۆمەڵێک ئەسرار و ڕاز و نهێنی هەیە نایبیستین، بەڵام لەم شەوا هەمووی نمایانە بێ بەس پێویستی بە سکوونەت و ئارامشێکی ڕۆحی هەیە. سبحان الله. بۆیە مەولانا فەرمێ من تەواوی وجودم کردووە بە چاو بۆ ئەوەی کە زیاتر ببینم. ئەفەرمێ هزار چاشم بڤام خا بڤام خا بڕۆ هەزار دانە چاوی تر قەرزکە، چونکە ئەم ڕێگەی بینین و تەجەلیکردنی معشوق پێویستی بە چاوێکە جیاواز لەم چاوی، پێویستی بە گوێیەکە جیاواز لەم گوێیە زاهیرەی کە ئێمە ئەی بینین. بۆیە خوا لە شوێنەکە ئەفەرمێ لەهم ئاذان لا يسمعون بها ولهم أعين لا يبصرون بها ولهم قلوب لا يفقهون بها. سەرەتاکە ئەفەرمێ خۆ هەموو ئەمانە مانای ئەوەیە کە ئێمە هەر هەمومان لە حاڵەتی زاهیریە خاوەنی دڵێکین، خاوەنی چاوێکین، خاوەنی گوێچکەیەکین، بەڵام نە بە گوێچکەکە ئەبیستین و نە بە چاوەکە ئەبینین و نە بە دڵەکە ئارام و سکوونەت ڕوومان تێەکە. گەورەترین ئیشکال ئەوەیە کە ئێمە لەم شەوانە ناتوانین ئەم تەحەولە ڕۆحیە، ئەم تەحەولە کە خوا خۆی دێ ئیش لە تۆ ئەکا، چاکسازی لە تۆ ئەکا، شەرحی سەدر ئەکا. ئەوە نییە هەمومان ڕۆژانە فەرمی بانگەکەین و هاوارەکەین وەڵین ڕەبی اشرح لی صدری. الله ئەکبەر. خوایە خۆت شەرحی سەدرمان بکە. بۆیە ئەم شەوە زۆر زەرورە ئێمە پەی بەرین تەنانەت بە حرفێکی بچووکی وەک زەمیرە متصلە مەفعولە بهێ مەحمولەکەی کە ئەفەرمێ ئینا ئەنزەلناه. ئەو هووە چییە؟ معلومی لای جەنابتە کە لە زمانی عەرەبیە ئەگەر بمانەوێ باسی شتێک باسی جملەیەک بێنین سەرەتا لەوە چه پێویستمان بۆ بێ بە ناوێ دەست پێ بکەین. بەڵێ وایە. ئیسمێک بێنین یان شتێک بێنین ناوەکەی بێنین. جوانە. بەڵام یەک دەفعە خوا فەرمێ بەبێ ئەوەی کە باسی هیچ شتێک بکە ئەفەرمێ ئینا ئەنزەلناه. باشە ئەم هووە چییە؟ ئەم هووە ئەوەنە ئاشنایە و ئەوەنە ناسراوە بە ڕۆحی ئێمە و بە دڵی ئێمە وا بەبێ ئەوەی کە ناوی بهێنێ یەکسەر ئەچێتە ناو بابەتەکەوە و ئەفەرمێ ئێمە ئەوەمان نازڵ کردووە یان ئەوەمان بۆ ئێوە هێناوەتە خوارەوە. چییە ئەمەی کە هێناوێتی خوارەوە؟ هێشتا نەچوینە بۆ کەی جارێ چییە؟ ئەم ناوە چییە؟ ئەم هووە چییە؟ ئەم زەمیرە متصلە بۆ بە زەمیری متصل هێناوێتی مەفعول و بهیشە. ئەزانی یعنی چی؟ یعنی ئەوەی کە حەزرەتی حەقە فەرمێ من لەم شەوا متصل ئەبم بە ئێوە. الله ئەکبەر. لەگەڵ ڕۆحی ئێمەیە ئەلکێ. سیر کە چ گەورەیە کە چ قەدرێکە ئینسانە پەیایەکە. ئەم هووە ئەسڵەن پێویستی ناو نایگرێتە خۆی ئەسڵەن. ناتوانین زمان عاجزە لە بەرامبەریا ناوێکی بۆ دابنێ چونکە حەزرەتی حەق خۆیەتی. بۆیە مەولانا فەرمێ ما بەرایە وەسڵکردن ئامەدیم نە بەرایە فەسڵکردن ئامەدیم.
ئێمە بۆ ئەوە هاتوین ئینسانەکان بەخواوە وەسڵکەین نەگەوەی کە فەسڵیان کەین و جیایان کەینەوە بضميري متصلي مفعولي محمول باردار بيك دنيا أسرار نهيني ما شاء الله أمي هنا وتخواره وبوي كإما للراز ولا نهيني أمشوا بيروز وقورية حالي ببين أمي دخوازم كا إما رقصنا كين خواي جورا حالي مان كا من ليرة ما بو من أصلا أقام لي بو أمي دخوازم خواي جورا وامان لي بكالم شوا بتواني خومان خالي كينوا کاک محمود ئێمە بووینەتە مرۆڤی بەردی ئەها بەرد چەند قورسە بە زەویە وەست نووساوە ئەهاوەی حەزرەتی حەق زۆر جار پێمان ئەڵێ مالەکوم ئەفەرمێ ثاقلتم إلى الأرض ئەوە چییە بۆ بە زەویەوە نووساون ئەوە بۆ بە زەویەوە نووساون ئێمە ئەوەنە بە زەویەوە نووساوین لەبەرەوەی کە قورس بووین پڕپڕ بووین لە خواست و ئارەزوو هیوا و ئاواتی جۆر بە جۆر هیوا و ئاواتەکانمان بۆ بە حیجابێکی گەورە بەسەر ڕوخسار و دڵ و ڕۆحمانە کە نایەڵێ ئەو حیجابە لەسەر حەزرەتی حەق لاچێ و نور و ڕوخسار و تەجەلی ئەو دەرکەوێ سبحان الله بحیجابانە دەرا ئەس دەرێ کاشانە ئێمە بحیجابانە دەرا ئەس دەرێ کاشانە ئێمە ئەفەرمێ حەزرەتی شێخ عەبدولقادری گەیلانی لە دەردا بێ بە بێپەردە وەرە کاشانەی ئێمە کەسی تێدا نییە ویردت نەبێ خۆخانەی ئێمە ئەگەر تەشریفت بێتە سەرگڵی دێوانەی ئێمە ئەبینی نوقمی خوێناوی جگەر بوو خانەی ئێمە مە ئاڵۆسکێنە تا ئاشوب مە ئاڵۆسکێنە تا مردن نییە توانای زنجیری دڵی دێوانەی ئێمە فەرمێ لەو حیجابە وەرە دەرەوە بە ئایتر بە چاوی خۆت جەماڵی حەزرەتی حەق ببینی ئەو حیجابە کە نەفسی خۆتە کە ناو بانگی خۆتە کە ئارەزوو شەهەواتی خۆتە کە مەیل و غەریزە دنیایەکانی خۆتە وای لێ کردووی پڕی کردووی خاڵی نابیتەوە بۆیە مەولانا لە بیدایەتی مەسنەوی معنەویەکەیە باسی نەی ئەکا مەبەستەکە تەنها ئەوەیە ئەبێ ئینسان بۆ ئەوەی بگا بە جلوە جەماڵی حەق بگا بەم شەوە پیرۆزە بێ خاڵی بێتەوە لە هەر شتێ ئاخر ئەگەر تۆ پڕپڕبی لە شت خوا لە کوای دڵی توە جێگەیەک بدۆزێتەوە بۆ ئەوەی کە بێتە ناو دڵ و ڕۆحی تۆ بۆیە فەرمێ بشنوزنی چون حکایت می کند از جدایی ها شکایت می کند جودنی چون شیون و غوغا دکا بو بیانی دردی دوری و اکا من لنیزار بو مبریانم لبن من که گریان بوم ده گریان پیاوژن شق دكم سينا لبر دردي فراق تا بيان كم شرحي دردي اشتياق عارف كان كلالاونته وباراونته وتنها وتنها دردي جيان بو بي دردي دنيا نبو دردي دوريان بو الاخوه دردي دوريان بو معشوق ببايزيدي بسطاميان ودوتيان سلطان بايزيد جنابت بيانيان چون بياني اكيتوا چون روج اكيتوا فرموي بيانيان وايواران وشوان مان هروكو يكا ئاوازێک لە سینەمایەتە دەرەوە و پێم ئەڵێ ئەڵێ ئەی بایەزید خەزێنەی پڕ لە ڕەحمەتی ئێمە خەزێنەی بێشماری ڕەحمەت و بەرەکەتی ئێمە پڕە لە تاعەتی قبوڵ پڕە لە نوێژ و ڕۆژووی قبوڵ شتێکمان بۆ بێنە کە ئێمە نەمان بێ سەر زمانی حەزرەتی حەقەوە فەرمێ خوا شتێکی ئەوێ کە لای نەبێ ئەویشە فەرمێ یا ڕەب العالەمین جا تۆ چ شتێکت نییە و ئێمە پێت ببەخشی ئەفەرمێ دەردی گرفتاری هەژاری خۆخستنە وەکوەڵێ حاڵەتی پڕ لە لاڵانەوە و پاڕانەوە لە بەردەم دەرگای بارەگای حەزرەتی حەقا ئەو ئایەتە بێتە دیکە ئەفەرمێیە ئەیوهە الناس ئەنتم الفقراء إلى الله والله هو الغني الحميد ئێمە لەم شەوانە پێویستمان بەوەیە کە هەژاری ئەو پڕی هەژاری خۆمان نمایان بکەین ئاشکرای بکەین لە بەردەم حەزرەتی حەقا پێی بڵین خوایە بەبێت تۆ ئێمە چین بەبێت تۆ ئێمە وەکوەڵێ
سفری دوای فاریزەشنی جوان کە نووری تۆ دەبینم سەر بەسەر سوتاوی نارێکم ئەمن عەوداڵی تۆم بۆیە کە هەر ڕۆژەی لە شارێکە ئەفەرمێ ئەگەر نرخ و بەهایەکم هەبێ هەر ناوەکەی تۆیە کە ناوی تۆم لەسەر لاچێ سەراسەر عەیب و عارێکم ئەگەر لوتفت نەبێ ئاخر ئەمن چ بکەم لە دنیادا بەبێ تۆ شۆرەزارێکم بە تۆوە لالەزارێک الله الله ئەحسەنت یاخوا بەخێر بێتەوە قوربانە یاخوا بەخێر بێتەوە سوپاسە دەکەین قوربانەوە پێشەکێکی زۆر جوان بەس من نامەوێت قسە زۆر بکەم حەزەکەم گوێ لە دەنگی تۆ بگرم جا فەرمودەیەکی پێغەمبەرە صلی الله عليه وسلم فەرمێ إنكم سترون ربكم كما ترون القمر ليلة البدر الله خوای خۆتان ئەبینن جا ئەوەی کە جەنابەت باست کرد کە ئێستا لەم شەوە پیرۆزەدا خوای گەورە دێتە خوارەوە و دێتە ئاسمانەکان بیهێنە بەرچاوی خۆت کە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ إنكم سترون ربكم ئێوە خوای خۆتان ئەبینن چۆن مانگی چواردە ئەبینن ئاوا خوای گەورە لایق بە جەمال و بە ناوی خۆی دێتە بەردەممان ئێمەژە چینە بەردەمی بیهێنە بەرچاوی خۆت ماوەسابیدا بەس من لا عارفان بەڵێ بەهەشت زۆر گرنگ نییە جوانە نور و جەماڵی حەزرەتی حەق گرنگ ماشاءالله هەروەی کە جەنابت فەرمووت حەزرەتی موسا ئەهات کاتێک کە سێوێکی ئەبینی ئەی خوایە ئەم سێوە بەم جوانیە بەم سووریە بەم ڕەنگە بەم تامە خۆشە بۆ نەخۆش خوایە بێ خۆ چۆن الله خوا لە وەکۆڵێ لە دوای ئەوەی کە ئیتر حەشر و حیساب و هەموو شتێک تەواو ئەبێ ئەفەرمێ داوای چی ئەکەن تەواوی ئیمانداران ڕوئەکەنە حەزرەتی حەق و ئەڵێن خوایە لە جەهەنەم بووین ڕزگارت کردین بۆ بەهەشت ناوچەوانمان ڕەش بوو سپید کردەوە ڕۆحمان ئالۆسکا بوو لە دنیایەک ژەنگ و پیسی و خەڵتە و خراپەکاری دنیا بەڵام هەمووی داڕنی ئیتر چیترمان بوێ بەڵام حەزرەتی حەقە فەرمێ وەلەدەینا مەزید ماشاءالله شتی ترمان هەیە شتی تر داواکەن زۆربەی زۆری عورەفایان ئەفەرمون ئاخر ئەبێ چ شتێکی تر ئینسانی ئیماندار خواستی بێ و داوای بکات جگە لە حەزرەتی حەق خۆی خۆت بۆمان هەموو شتێکی بەهەشتم کەی لە فکرایە مەبەستم بەندەگی تۆیە ئاواتم تۆی ئیمانم تۆی دڵ عەرشە و جێتە ئەیبینە نامێ کاتی سەناوە زۆر بکرم بە ئەسڵەن من حەز ناکەم کاتەوە بێ حەزەکەم شتێکمان بۆ بڵێی کە لە ناخی خۆتا ئێستا هەڵقوڵێ و حەسکەی بینەرانی پێبەشدار پێ هەرو شعرێکە ئاماژەم پێکرد هەستەکەم کاتی بێکە فەرمێ کە نووری تۆ دەبینم سەر بەسەر سوتاوی نارێک بەچی مەقامێک زانم چی بووە چی بۆ دێ کە نووری تۆ دەبینم سەر بەسەر سوتاوی نارێک ئەمن عەوداڵی تۆم بۆیە کە هەر ڕۆژەی لە شارێک وەکو یوسف لە زیندانی ئەوینە سەرفرازم من لەلام ئازادی ئەگەرچی ئەسیری گوڵ عوزارێک
بمنداڵی ئەمن پێم نایە مەکتەب خانەکەی تۆ کەچی هێشتایە بەناخێری خەریکی دارەدارێکم ئەگەر لوتف و بەهایەکم هەبێ هەر ناوەکەی تۆیە یا ئەڵڵا یا الله یا الله ئەگەر نرخ و بەهایەکم هەبێ هەر ناوەکەی تۆیە یا ئەڵڵا کە ناوی تۆم لەسەر لاچێ سەراسەر عەیب و عارێکم ئەگەر لوتفت نەبێ ئاخر ئەمن چ بکەم لە دنیادایە بەبێ تۆ شۆرەزارێکم ئەی بە تۆ لالەزارێکم هەی مەردوم بحەج رەفتە کوجاییت کوجایی معشوق همین جاست بیایید بیایید معشوق تو همسایه دیوار به دیوار است در بادیه سرگشته شما در چه بایی به دریا بنگرم دریا تو بینم به صحرا بنگرم صحرا تو بینم به هر جا بنگرم کو درو دشت نشان از قامت رعنای تو بینم خۆزگەم بەوانەی الله یاریانە الحمد قل هو الله كاريانا الله خۆزگەم بەوانەی دایم لە نوێژایە بەهەشتی جاویدایان بازاریانایە اللهم صل على سيدنا محمد وآله وصحبه وسلم أما لجر سر أبو بياتي شي خوشي ما شاء الله ليبه قولي خواب إخوة بخير بيته وماما صاحب ماما صاحب بحرب جدي حزناكم صوبا زور بكين لسر برنامجك ولسر أمشو تقولوا إيكا بزورترين برستشو بو بخشنديي كخوي جورا بإيمي بخشيوا كأم دنگ خوشي جنابته لی نزیک ببینە و داوای لێ بکەین و مناجاتی پێشکەش بکەین و بڵێن خوای گیان خۆت فەرمانت کردووە خۆت فەرمووتە ئودعونی ئەستەجیب لەکم ئێمەش دانیشتوین دەست بەرزەکەینەوە دەستەکانمان بە خاڵی نەژێڕیتەوە ئینشاءالله حەسەکەم شتێکی ترمان بۆ بڵێ ماندوویش بوو یازانم لە خزمەتە سوپاس دەکەین طبعا لبرامبر بارگای حضرت حقا خۆ بەکەم زانین و خۆ بچووکردنەوە و خۆ زەلیلکردن صفەتی ئیماندارانی گەورە و عارفانی گەورەی
ڕابردووی ئێمە بووە. بێگومان شاعرێکی گەورەمان هەیە بە ناوی حافزی عراقی کێکێکە لە عاریفە گەورەکان باس لە ئەوە ئەکا کە من لە بەرامبەری تۆ چیم کە تەنانەت بتوانم مناجات لەگەڵ تۆ بکەم، چیم بەوەی کە حتا منێک کە ڕیاکاری و ڕیابازی و وام لێ ئەکا کە زۆر شت هەیە لە بەرامبەر خەڵکە ئەنجامی بم ڕێم پێبەی بێمە ناو حرم و ئاستانەی کەعبەکەی خۆتەوە و لەوێ لە نزیکتەوە مناجاتی لەگەڵام جا بە فارسی ئەو نووسیوێتی نیش هەندێکیم لێ تەرجەمە کردووە لەگەڵ فارسی و کوردیەکە ئینشاڵڵا پێشکەشتانەکە. زدودی دەخون فشانە زغەمەد ڕەهێ جودایی چی کنم که هست و اینها گل باغ آشنایی همه شب در آستانت شده کار من گدایی به خدا که این گدایی ندهم به پادشاهی همو شوله آستانت کارم بو با گدایی بخوا قسم گدایی نادم به پادشاهی بخوا قسم گدایی نادم به پادشاهی به طواف کعبه رفتم ز حرم رم ندادم ز بیرون در چه کردی چه کردی که درون خانه آیی چون با طواف کعبه لحرم ریایم ندا پی آی 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 لدر حرم چی بوی تو چی بوی تو لناویش رو پامایی آی آی لدر حرم چی بوی تو لناویش رو پامایی دلم کز باندای جان بار شده من تنم کسو بات
تێدر دارێ شد من نەمان تەنها دەرین مەیخانە مەستم از این میهن چون من بس یاره شد من از آن می جرعی دادن به من سو انا الحق میزد و بردار شد من آی آی وندایا ری دوری کعبایا تیمک حاجی بیهودایا كبيت الله أواخي بو طوافي قلبي دلدار دي شنوي نشاي نشاني شنوا من لكوسار دي لقلباي بربيانا بوم در كوكبو ياردي همو ايشي دلي ريشا اي اوا بوخاك سارش بو اوا بوخاك سارش بو خدایا ام دوایت شون لبوی مشکی تا تاردی آی آی بمانگی یک شوی وصلی دیای دوست شبهنه للرمايا ناو بناو شني سميكي بيكي رهوار دي آي لجيكي نديوي وكنا زانم تشوينيكا دما دم بوني خوشي دلكشي دوكاني عتار دي لجيكي نديمي وان كنا زانم ششوينك يا دما دم بوني خوشي دلكشي دوكاني عتار دي دلوش يار بناوي برتبي حسني أزل را تجلي دم بدن بو همدمي قلبي وشيار دي أري رازيني هانتاكي لقلباي بربيان خالي أري رازيني هانتاكي لقلباي بربيان خالي بكردي بوني خوشي أحمدي مختار جار دي يا
كثرة. الله الله. يا ربي إن عظمت ذنوبي كثرة فلقد علمت بأن عفوك أعظم. الله الله. ما لي إليك وسيلة ما لي إليك وسيلة إلا الرجاء وجميل عفوك ثم إنني مسلم. قلوب العاشقين لها عيون. الله الله. قلوب العاشقين لها عيون ترى ما لا يراه الناظرون. وألسنة بأسرار تناجي تغيب عن كرام الكاتبين. أغيب وذو اللطائف لا يغيب. أغيب وذو اللطائف لا يغيب وأرجوه رجاء لا يخيب. وأجنحة تطير بغير ريش. وأجنحة تطير بغير ريش إلى ملكوت رب العالمين. الله 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 الله. وترتع في رياض القدس طورا وتشرب من بحار العارفين. ما شاء الله يا ربي بخير. زور خوش حال بوو من کاتم نەما زۆر داوای لێبوردنەکەم ئیشارەتیان بۆ کردتان یەک دەقیقەت ماوە بەس باش شتێکێ لە دڵما با پێ بڵێم حەسوودیت پێ بم کە ماشەڵڵا ئەم هەموو شێعرە خۆشە لەبەرە ئەم هەموو قەسیدە جوانە ئەم هەموو مناجاتە بەڕاستی ڕوح ئەەکەی بەبەری ئەوە هەر شتێکەکە ئێڵی من نیم هەڵبەتە ئەوە فەزلی خوا گیان خۆیەتی هەر وەکو ئەو نەی مەولانە فەرمێ دەمی بەدەمی نەیژەنێکەوەی ئەو ئاوازە دەرەکە گینانەیەکەی خۆی نییە. الله الله. ئەفەرمێ ئێمەش کە هەرچیەکمان هەیە لە نووسینمان قەڵەمی ئەوە و لە دەنگمان دەنگی ئەوە و لە جوانیشمان هەر جوانی ئەوە. ماشاء الله. من سورەتی قەدرە خوێنم و دوای ئەوە سێ جار ئینەکە عەفوومان بۆ بکە ئینشاء الله. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. يا رحمن يا رحيم. إنا أنزلناه في
ليلة القدر وما أدراك ما ليلة القدر ليلة القدر خير من 1000 شهر تنزل الملائكة والروح فيها بإذن ربهم من كل أمر سلام الله سلام هي حتى مطلع الفجر اللهم إنك عفو كريم يا الله تحب العفو فاعف عنا آمين يا رب العالمين. اللهم إنك عفو كريم آمين يا رب العالمين. تحب العفو فاعف عنا يا رب. اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا اللهم آمين يا رب العالمين. صلى الله عليه وسلم على